سیاسیەکانی کوردستان بەشێکیان و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێیان وایە پارتی و یەکێتی سەرجەم خاڵە هاوبەشەکانیان کردووە بە خاڵی ناکۆک تاکو کوردستانیان بەم ئاقارە گەیاندووە. ئەم بۆچوونە لە پانێڵێکدا دروست بووە کە ئەنجومەنی لاوانی کوردستان بۆ نوێنەری نۆ پارت و لایەنی سیاسی کوردستان لا ژێر ناونیشانی گفتوگۆی خاڵە هاوبەشەکانی نێو پارتە سیاسیەکان ئەنجامیدا بوو. پێم وایە هەرێمی کوردستان بە خراپترین دۆخی سیاسی و کۆمەڵایەتدا تێدەپەڕێ. یعنی دەتوانم بڵێم یعنی لە شەڕی ناوخۆشدا یعنی شیرازەی پەیوەندی سیاسەکانی نێوان حیزبەکان و ئاسایشی کۆمەڵایەتی بەڕێوەبردننی وڵات ئاوا تێک نەچوو بوو. یعنی لە شەڕی ناوخۆش زۆرێک لە پەیوەندی هەبوو پێیەک و دانیشتن هەبوو. 4 ساڵ وەزیر بوویمە، 4 ساڵی پەرلەمانتار. ئێستا بڕوا بکە بمزانی بە دەقیقی داهات چەندە خوا شاهێدە ڕاستڕێک دەنگ و داهات ئەوەندەیە بڕوا بکە نازانی وڵات ئاوە بەڕێوە دەچێت. یعنی دەتوانین ئێمە ئاوا بنێ وەڵای کۆمەڵێک ڕەنجی جیاواز و ئامانجی هەوەشمانی بێک و کار دەکەن. چۆن بێک و کار دەکەن؟ یان تو دەسەڵاتی ئابووری، دەسەڵاتی سیاسی یعنی جومگەی سیاسی و ئاسایش ئەمانە قۆڕەکەی بڵێ وەڵای وەرن با دانیشتن بەیەک و کار بکەین و هەممان بۆ ئەم چۆن کار بکەم؟ یانی من حەزەکەم بزانم چۆن کار بکەم. یعنی ئاوا کار بەیەکەوە دەکرێت. سەبارەت بەم پانێڵە ئەم پانێڵە تەمان تایبەت بوو بە خاڵە هاوبەشەکان. خاڵی هاوبەش زۆرە لە هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە دەسەڵاتی پارتی و یەکێتی هەموو خاڵە هاوبەشەکانیان کردو بە خاڵی ناکۆک و وە گرنگێکی زۆر بابەتیان داوە تاوەکو کوردستانیان بەم ئاقارە گەیاندووە. هیچ مەجالێکی وان نەهێشتۆتەوە. منافەسەکانیان منافەساتی سفریە لەسەر بنەمایەکی علمی و قانونی نەیان کردووە. یەکێتی لەبارەی پارتیەوە دەڵێت ئەوان لەگەڵ پارتی دوژمنی یەکنین کێبڕکێکاری سیاسی یەکدین. پارتیش لەبارەی پەیوەندیان لەگەڵ یەکێتی دەڵێ هەردەم پەیوەندیان لە نێواندا هەبووە و ئەو پەیوەندیان نەپچراوە. منافەسەی سیاسی کێبڕکێی سیاسی جیا بکرێتەوە لە دوژمنایەتی سیاسی. ئێمە دوژمنی یەکتر نین، منافەسی سیاسی یەکترین. دەمانەوێت بە بەرنامەی خۆمان زۆرتری دەنگدە ڕابچێشین. پارتی دەوێت زۆرتری دەنگدە ڕابچێشین. کێشەکە ڕەنگە لەسەر ئەوە بی و ڕەنگە بەرژەوەندی و دەسەڵاتیش دەوری ئەساسی ببینی. بەڵام هەوڵە دەین کە چۆن لە مەسەلەی عێراق دانیشتین لەو کۆبوونەوەکانی دیالۆجی نیشتیمانی وەرەقەیەک ئامادەکراوە بۆ حکومڕانی لێرەش بتوانین ڕێکەوتنامەکانی کە هەمانە و لە داهاتوودا لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی پێداچوونەوەی بە ڕێکەوتنامەکان بکرێت. پەیوەندەکانی ئێمە یەکێتی نەپچراوە، یعنی بەردەوام شتێک هەبوو، پەیوەندێک هەبوو، دەگەر بە تەلەفۆنیش هەبوو بێ، ئەگەر بە بروسکەش بوو بێت، چکە ئێمە هاوبەشین لە حکوومەت و لە پەرلەمان بەیەکەوە ئین ئامانجمان بەشی زۆری ئامانجەکانمان ناوبەشە، بۆی مەشاکیل هەیە، بەڵام هەوڵ دەین چارەسەریان بکەین. هەرچەندە ناوبەناو پارتی و یەکێتی لەسەر ئاستی حکومی و حیزبی ڕاگەیەنراوی دژ بەیەک دەردەکەن و هەندێک جاریش قەڵەمەکانیان زۆر لە یەکدی تیژ دەکەن، بەڵام زمانی حاڵ و لێدوانی بەرپرسەکانیان دەڵێ شینەکەی ئەوان بۆ هەیسەکەیە نەک بۆ حوسێن. ئیدریس محەممەد، کەناڵی پەیام، هەولێر.